سلااوتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من هاوڕۆتۆفیقم لە ئەڵخێم شەوی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە. ئەمڕۆ حوتی سێ یادی ڕاپەڕینە مەزنەکەی شاری سلەیمانیە. 32 ساڵ تێپەڕە بێ بەسەر ڕاپەڕینی گەلی کوردستان، بەسەر خرۆشان و ڕاپەڕینی شاری سلەیمانی. کورد لە سایی ڕاپەڕیندا توانی بێتە خاوەنی دەسەڵاتێکی کوردی، حکومڕانیشی کوردی، هەروەها نیمچە سەربەخۆییەک لە حکومڕانیدا. نەوەکانی دوای ڕاپەڕین توانیان کۆمەڵێک دەستکەوت لە سایی ڕاپەڕیندا و هەروەها ئەو سەردەمانەی کە ڕۆڵە و پێشمەرگەکانمان لە شاخ بوون دواتر هاتنەوە شار، کۆمەڵێک دەستکەوتی گرنگ و گەورەیان بەدەستهێنا. ئەو دەستکەوتانە کوردی گەیان بەچۆ. ئێمە ئێستا لە کوێی دەستکەوتەکانمانین بۆ ئەوەی زیاتر تۆکمە و پتەوی بکەین. کورد چۆن ئەتوانێت بە یەکگرتووی دەستکەوتەکانی ڕاپەڕین بەرز و شکۆدار بکە. کورد توانیوێتی ئەو ئالەنگاریانە تێپەڕێنێ کە لە ماوەی حکومڕانیدا هاتۆتە سەر ڕێگەی یاخودنا. چێ بەرپرسە لەوەی کە نێوماڵی کوردی ئێستا لە دوای 32 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان ڕێک بخاتەوە. ئەو دۆخە حکومڕانی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەگوزارێت لە سایی خوێنی شەیدان، لە سایی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان لە ئاستی داوا و داخوازیەکانی خەڵکدا بوو یاخودنا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم بابەتانە لە یادی 32 ساڵەی ڕاپەڕینی پڕشکۆ و مەزنی خەڵکی کوردستان بە میوانداری کۆمەڵێک تێکۆشەر، کۆمەڵێک سەرکردە، کۆمەڵێک کەسانی سیاسی کە تاوەکو ئێستا لە بواری شۆڕش و سیاست و حکومڕانیدا لە هەرێمی کوردستان جێدەستیان دیارە. سەرەتای میوانەکانی شم پێتانە ناسێنم لە دکتۆر بێسون سابوراوی و دەست پێکەم. بەخێربێ دکتۆر بێسون سابوراوی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها یەکێک لە سیاسیەکان کە ئێستا لە گۆڕەپانی خەبات کار و کردارەکانت بەردەوام. بەخێربێ پارتیزانیش بەدڵنیایەوە. برای بەڕێزمان کاک عوسمان سێدەری هەم پێشمەرگەی دێرین هەم ئێستا پەرلەمانتار لە کای سیاسی و پەرلەمانیدا. بەخێربێ کاک عوسمان. برای بەڕێزمان کاک جەزای سەید مەجید ئەندامی سەرکردایەتی و بە پرسی مەڵبەندی یەشی ڕێکسی سلەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێربێ. برای بەڕێز و تێکۆشەران کاک دلاوەر. کاک دلاوەر بەخێربێ. یەکێک لە تێکۆشەرە دێرینەکان و مادوونە ناسەکان لە سەردەمی شار و لە سەردەمی ئێستا. زۆر بەخێربێن. خۆشحاڵین کە ئەمڕۆ لە نزیکەوە ئەمانەی گفتوگۆیشی تێروتەسەل و سیاسیانە و شۆڕژگێڕانە و مەدەنی لەگەڵ ئێوە بکەین، چونکە ڕۆڵ و جێگە و پایی ئێوە دیار بۆ لە ڕابردوو و دڵنیایی لە داهاتوو شەروە بێ. ئەگەر بە ڕوخسەتی برایەن لە کاک جەزای سەیمەجیەوە دەست پێ بکەم سوپاستانەکەم بە حکمەوەی کە جەنابتان کاک جەزا هەم ئەندامی سەرکردایەتی یەکێتی هەم بەرپرسی مەڵبەندی یەشی ڕێکسی سلەیمانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سەردەمانێک کورد ڕاپەڕی دژی جەور و ستەمی ڕژێمی بەعەس، ئەنی کەس نەیەوێرا لەم شارەدا و لە هەرێمی کوردستاندا تەنانەت بە چرپەش لەگەڵ یەکدا ناوی پێشمەرگە بێنێ. سەردەمانی سەرەتای ڕاپەڕین وەکو کاک جەزای سەید مەجید چی بیرەخاتەوە؟ بەڵێ من سوپاسانەکەم، پێشەکی سڵاو و درود بۆ گیانی پاکی هەموو ئەو جوامێرانەی هەموو جوامێرەکانی کورد و کوردستان و بە تایبەتی ڕاپەڕین کە توانیان دەسەڵاتی دیکتاتۆری و تاگڕەوی لە کوردستانە ڕابماڵن. منەوەی بیرمەخاتەوە ئەمەوێ ئیسا لەم فرسەتەیە بێڵێم ڕاپەڕین گۆڕانکارێکی گەورە بوو، وەرچەرخانێکی گەورە بوو. خۆتان نەزانن چەخماخەکەی لە ڕانیەوە دەستی پێکرد 5 مانگ بوو، دوای 6 مانگ هاتە منتیقەی بازیانۆ ناوە و 7 مانگیش لە شاری سلەیمانی شاری هەڵمەت و قوربانی زەماوەنەکە کرام. ئەوەی کەوا ئەو شەوە هەموو خەڵکی سلەیمانی بەڕاستی ئەوە بوو چاوەڕێیەک ڕۆژ بێتەوانێ و ئەو زەماوەنە بژێڕن کە لە دەنگی گەلی کوردستانەوانێ پەیامەکە و نرد و دوایش تریژەوە بوو کە ئەو ڕاپەڕینە بەرەو هەولێر ڕۆی بەرەو دووهۆک ڕۆی و هەموو هەرێم و هەموو دیهاتەکان و هەموو ناوچەکانی گرتەوانێ. من پێم خۆشە لێرە شتێک ئەم حەدەسە حەدەسێکی زۆر گەورە بووە، حەدەسێ بە معنای کەلیمە کە خۆ دەزانی هەموو هەرێم گۆڕی و تەسیرێکی زۆر گەورەی هەبوو لەسەر هەموو ناوچەکە و هەموو عێراق و لە هەموو دنیاشە دەنگی یایەوانە. ساڵی بۆ خۆی 91 کۆمەڵێک گۆڕانکاری گەورە بوو
لێدانی سەدام حسین بوو پێشتر گرتنی کوێت بوو ڕەوەکە بوو کۆمەڵی گۆڕانکاری کە بوو لە ساڵی 91 ئەو گۆڕانکاریە گەورەیە ڕوویە بەڵام ئەگەر بە مشەخەسی ئێمە تەحلیلێکی دیراسیکی علمیانی ڕاپەڕیم بکەین ئەوە بوو با بڕین بزانین زروفی مەوزوعەکە چی بوو بابەتێکە چی بوو چونکە بۆ هەموو شۆڕشێک لە دنیا زروفی مەوزوعی گرنگە هەم زروفە زاتێکە زروفە مەوزوعەکە ئەوە بوو سەدام حسین تووشی شکست بوو دەسەڵاتی بەعز ئەو حکوومەتە تووشی شکستی گەورە بوو دوو دانەجار هەم لەگەڵ ئێرانە هەم لەگەڵ کوێتە لە دوو ئیتیفاقیا سەری شۆڕ کردبوو تەنەزولی گەورەی کردبوو دوایەوە دەسەڵاتەکەی و دیکتاتۆرێتەکەی و ئەوە گەیشت بووە قیمە جارێکی تر هەموو دۆستەکانی کە بە تەنانەت دەوڵەتە عەرەبیەکان کە ئەم خۆی بە پاشا هەمیان نەزانی و بە ڕئیسی هەمیان نەزانی لە دەستی یابوو تەنانەت میسر سعودیا هەمویان دژایەتیان نەکرد اینجا ئەوروپیەکانی لەدەستدا ئەمریکا هەمووی لە دەستدا بوو دۆستی نەما بوو ئەوە لە ڕۆ مۆزوعەکەوانێ اقتصادی عێراقی ڕووخا بوو پارەی بڵین ئەو کاغەز وشتەکەی دروست دەکرد کە لە بازار ڕاهەبوو لە ڕووی اقتصادی و ڕووخا بوو لە ڕووی نەفسی و ڕووخا بوو لە هەموو ئەم ڕوانەوە ئەو دەسەڵاتە ڕووخابوو ئەوە لە ڕۆمۆزۆعەکە لە ڕووی زاتیەکە شەوانی خۆتان نەزانن زروفی زاتی چەند حیزبێکە بوو پێشتر و ئەوەی کە زۆر گرنگ بوو ئەوە بوو لە سەردەستی ئێران بەداخەوانێ بەداخەوە کەم نەڵم جارێک لە واشنگتۆن و جارێک لە ئێران و لە سەردەستیێنە ئەو ئیتفاقێکەوە لە بینی ئەو ڕێککەوتنە بەرەی کوردستانی دروست کرابوو لە بینی هەموو حیزبەکانەوە بە تایبەتی لە نێوان یەکێتی و پارتیا ئەوەش کاریگەری خۆی هەبووە زروفە زاتیەکە زروفە زاتی و مۆزوعەکە هەردووکی ئامادە بوو کەواتە وای کرد ڕاپەڕین زەرورەتێکی مێژووی بێت بۆ ئەو سەردەمەی کە ڕاپەڕینتیان ئەنجامدرا بوو بە زەرورەتێک هەموو خەڵک گەیشت بۆ قیمە گەیشتویعنی تەنانەت خەڵک گوای لێ هاتە بوو کۆمەڵە خەڵکی زۆر بڵین زۆر منیسانایی زۆریان نازانین بڵین وەکو کەسوکاری دڵشاد مەریوانی وەکو خالیدی کە نەسوورەی وەکو زۆری وەکو ماڵی قایری کەریم تەنانەت جەنازەکانیان نەئەیانەوانێ کە ئەیان کوژن شەهیدیانەکردن جەنازەکانیشان نەئەیانوانێ هەموو خەڵک یعنی ئەوەی کەوا خەسائیسی ئەو ڕاپەڕینە بوو هەموو خەڵک بوو بە دەوڵەمەن و هەژار و مامناوەندەکەوانێ بە هەموویەوانێ بە ژن و پیا و لا و گەنجەوانە لە توی مەلیکەوە من بیرمە بانایی بێنم دایکی شەهید سالار لە توی مەلیکەوە بە هاوارکردن هاتە خوارەوانێ و هاوارە کردوی خەڵکی نەوەرنە دەرەوانێ خەڵک مچڕکەی پیا هات و دوایە کەوت باشە منەوەم بیرمە ژنەکەی کوڕێگە بوو ناوی جەمال بۆ هاتوچۆی سەرگەڵووی ئەکرد فەقیرە کاسپیە کرد هەنگە جار کەس و کاری پێشمە گەشتیژە چوون حکوومەت گرتی و زۆر لەژە تەعزیبە شەهیدی کرد ژنەکەی جەمال ئەوەیە کە زۆر جار لە تەلەڤیزۆن نایبینن هاواریە کردوی بە قوربانتان بم پەلاماری بن ئەوە خواست بوو بۆ خواستی هەموو خەڵک ئەمەش بەشێ بوو لە زروفە بڵین مەوزوعەکە خاتەمونونەکان زۆرن کاک جەزای ئەوەی کە لەو سەردەمەدا ڕوویداوە گوزەراوە ئەم دەستکەوتانی لێ بەدەست هاتن ئەنی هەموو چین و توێژەکان بەبێت جیاوازی بەرجاو سپاس هەمووی دێمە خزمەت جەنابێت بەڵێ دەچمە لای کاک لاوری حاجی عوسمان پێشمەرگەی دێرین و هەروەها یەکێک لە سەرکردە دیارەکان کە لە سەردەمی ڕاپەڕین هەن و دوای ڕاپەڕین شارڕۆڵێکی بەرچاوتانە بووە لەوەی کە ئەنی دەستکەوت بەدەست بێنن بۆ نیشتیمانی ئێستا ئێمە لە مۆزەخانی نیشتیمانی ئەم نەسوورەکەین ینی سەردەمانێک ئەم مۆزەخانەیە ینی دەستگایەکی داپڵۆسێنەر بوو لە شاری سلێمانی هەزاران گەنج ئالەم زیندانانی ئەم ئەمنە ینی دەکوژران شەهید دەکران و تەعزیب ئەدران کاک لاوەری حاجی عوسمان لە یادی 32 ساڵەی ینی ڕاپەڕینی خەڵکی کوردستان جەنابەت وەکو پێشمەرگەیەکی دێرین چ پەیامێکت هەیە بۆی کە ئەم دەستکەوتانی بەدی هاتوون بە خوێن چۆن ئێمە بیپارێزین بەڕاستی وڵام من سپاسانەکەم لێرەوە درود و سڵاوە نێرم بۆ گیانی هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری من ئەمەوێ بە دووشت باسی گەمێکیان کاتێکە حکوومەتی عێراق لە ئەوجی قووەتا بوو و لەگەڵ ئێرانە شەڕیە کرد ئەوە بوو شەڕەکە ڕاگیرا ئەنفالی کوردی کرد کیمابارانی هەڵەبجەی کرد زۆر لە غرورا بوو لە غرورا بوو ئێمە هەمووی هێزەکانمان چوو بووینە ئەو دیوی سنوور بەڵام وەکو بەرنامەکە و سەرکردایەتیەکێتی دارەنیشت بووین کە چاوەڕێی ئەحداث شتێ بکەین باڵە خۆڕێخستنەوەیکی باش کرا ڕەوانشاد کاک نوشتوان خۆی کاک لەوە بەردەوام خۆی تەشکیلەیەکی زۆر باشی کرد بەرادرانم نێزانن کە هێزی پێشمەرگەی یەکێتی کرد بە سێ بەش
بەشێک پارتیزانەکان ئەوانەی کە توانانێ و لە خۆیان ڕابینن لە 500 کەس بەرەو ژوور بوو مەشقیانە بینی و ئاهات نەخوارەوە بە ناوی ڕەتڵ و ئەوانە و بەشێکیش ئەوان لە مقڕەکانە هەم لە ڕووی توێریوە هەم لە ڕووی زانستیوە دەوریان بۆ کراوە بۆی پێش بکەون ئەو بەشەی تریشان کە خێزاندار بوون ئەتوانن بچن کەسابەتکەن و ماڵ و شتیان بینکەن و وەکو هێزی احتیاج وابن و دوای ئەوەش کۆمەڵە بەرنامە دانرا بوو لەگەڵ ڕێخستنەکانی ناوشارە سەرکردایەتی ڕێخستنەکان ناوشار دیاری کرابوو کە هەمیشە پەیوەندی هەبوو لە بینی سەرکردایەتی و ناوخۆدا ئەیانتوانی بەبێ ئەوەی سەرکردایەتین کە نەمانیش بڕیار بن و مانەوەی پارتیزانەکانیش لە سنوورە خاپورکراوەکان ئەوەش دەلالەتێکی زیندوی یەکێتی نیشتیمانی بوو کە ئەو کاتە ئەیتوانی لەسەر بەرنامەکانی خۆی بڕوە و کە وەختێکیش کوێت داگیر کرا و یەکێک لەوانەی کە هێزەکانی یەکێتی پێی هەڵسا و بەرنمەیەکی باشی بۆ دانرا و بەرنمەکە تەقدیمی بەری کوردستانی کرا لە پێشا لایەنی بەرەنگاری هەبوو کە ئەیان ئەمە ناکرێت و ینی مەحاڵیان نەبینی بەڵە دژی بوون جاری واشە بۆیان و لە زۆر شوێن بێستومانویان و نەوشام سەفا شێت بووە بە کڵاشکۆ عێراق بڕوخێنە کە بەرنمەکە بەرە و پێش چوو کە حکوومەت عێراقی لە بەغا لە کوێت نەکشایەوە ئەوە بوو هاوپەیمانان لیانە ئێمە بەرنامەی ڕاپەڕین هەر کەسە شوێنی خۆی بۆ دیاری کرابوو سەرەتا ناوشارەکانی تیانە بوو بەڵام چواردەوری شارەکانی تیا بوو بەڵام کە هاوپەیمانان شەڕەکان وەسان و لە خوارۆژ مزارەکان شکستیانی بەرنمەکان گۆڕا بەرنمەکان ئەوە بوویتر بە زووترین کات بگەینە ناو شارەکان و لەگەڵ هێزی لەگەڵ خەڵکی ڕاپەڕیوە پەلاماری دام و دەستگاکان بین ئەوە بوو کە ئێمە هاتی نەخوارەوە بەڕاستی ڕاپەڕین وەکو کاکجەزاش باسی کرد لە مێژووی کووردا ڕەنگە ڕاپەڕینینەوە یەک گەورەترین وەرچەرخان بێ کە بەدی هاتووە یعنی ئەبێ هەش کەسێک لەو ڕۆژە لەو ساڵە دەوری هەبوو خۆشحاڵ بێ بەڵام ئەگەر بڵێن ئایا توانیمانە بەرنمەکانی ڕاپەڕین بەرە پەرە پێ بین نەمانتوانیوە لەبەرەوە ئەبواە ئێستا لەم ڕۆژەکان چی بوو ینی بەڕاستی کە نەماتوانێت کارەکە خۆ ئێمە هەموو ینی سەرکردایەتی سیاسیمان هەموو شۆڕژگێر بوون هەموو خەباتکار بوون دوایەوە لە کایی ینی هەم پێشمەرگایەتی هەم سیاسی و دیبلۆماسی ینی کاریان کردو خۆشیان بە سەرکەوتووە زانن بۆ کارگەیشتە ئەوەی کێسە جەناب دۆکو پێشمەرگەیەکی دێرین بڵێ ئێمە نەمانتوانیوە ئەوەی کە ڕاپەڕین مەبەسی بوو بەدەستی بێنین میلەتی کورد بە یەکگرتووی ڕاپەڕینی کرد سەرکەوتنێکی باش بەدەستێنە بەڵام لە دوای ڕاپەڕین شەڕێکی ناوخۆی نەگریس ئێخێ هەمومانی گرتووە تاکۆ شەڕەش کۆتایی پێها و خوێنێکی زۆر ڕژە شتێکی زۆر گەورەی کورد بەهادەر درا و دوای ئەوەش حکوومەتی کوردی بە یەکگرتووی نەمایەوە و منافەسەی حیزبایەتی پەرەیسن لە منافەسەی حیزبایەتیشە دایما کۆمەڵی خەڵکی گەندەڵ و ئەوانە دەرەکەون ناشتوانی مەحاسەبەیانکەی ئەبواە ئێستا ئێمە ئەو نەمان خزمەتی ئەم میلەتەمان بکردایە هەموو لەم ڕۆژە خەڵک وەکو شایی لە دەرەوە بوونایە شایان بکردایە بچووناتە سەیران بەڵام وا هەستەکەی ئێستا لەم ڕۆژە وەکو ساڵانی تر نیە ئەڵەی خۆڵ کراوە بەسەر شارەکانمانە لە باتیەوەی خۆشی و شادی بگێڕن خەڵک ئەڵێ خۆزگەم بۆ ڕۆژە نەبووە دەست خۆشەڵات دێمە خزمەت جەناب دواتر ینی قسەژەکەین لەسەرەوە بۆچی خەڵک لە ئێستاە دوای 32 ساڵ لە ڕاپەڕین ئاوات خوازێ بۆی کە ینی خۆزگە ڕاپەڕین نەکرد سپاسم کاک داوەرجان دێمە خزمەت جەنابەت بەڵێ با بچین لای کاک عوسمان سێدەری جەنابەت وەکو هەم پەرلەمانتار هەمووکو پێشمەرگەیشی دێرینیش ینی بەڕاستی ئەگەر ئێمە باز دە ڕاپەڕین و باز دە بەرخودانی ینی خەڵکی باشووری کوردستان بکەین لە ساڵی 91 کە ئێستا 32 ساڵ بە سەریاتی تێپەڕێ ئەوە تا ڕاپەڕین کۆمەڵی خۆزگە و ئاوات و دەستکەوتی بۆ کورد بەدیە ناوە بەڵام سەر ڕای ئەوە ئێمە خۆمان بەشیشین لە ناڕەزایی و نیگەرانیەکان هۆکارێمە بۆ چێ گەڕێنێتەوە بەڕاستیانی کاک عوسمان سەرەتا ئەمەوێت سەری ڕێز وەفادا بنەوێنین بۆ شەهیدانی ڕاپەڕینی مەزنەکەی شاری سلێمانی و تێگڕای شەهیدانی کوردستان بەگشتی و هەروەها پیرۆزبایی لە شاری سلێمانی و لە تێگڕای هاوڵاتیانی خەڵکی کوردستان بکەین بەگشتی بە بۆنەی ئەو ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی حوتی سێکە پیرۆستترین ڕۆژ بووە لە کوردستاندا لەو ڕۆژەدا شاری سلێمانی و بگرە ڕۆژەکانی تریش پێنجی سێ و باقی ڕۆژەکانی تریش شارەکانی تری کوردستان ڕزگار کران دیارە من دەمەوێت بگەڕێمەوە بۆ ڕابردوو کە
ڕاپەرنە مەزنەکەی کوردستان چۆن ئەنجام درا ئێمە تەبعەن دیارە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتانە بەڕاستی یەکێتی توانم بڵێم زیاتر لە ساڵێک پێش ئەوە زمینە سازی بۆ ئەو ڕاپەرنە مەزنە ئەکرد بۆ نمونە ئێمە ئەو کاتانە دیارە لە هەموو ناوچەکانی کوردستان لە بەشی جۆری ناوچەکانی کوردستان پێشمەرگە پارتیزانەکان لەو ناوچانەدا جێگیر کرابوون بۆ نمونە من خۆم برای بەڕێز کاک بێستونیش تەبعەن ئەو برادرانەی تریشمان بە ڕەحمەت بێشەیدی غەریب هەڵەدنی کاک شوان بغاغی کاک فەریق کاک عوسمان جێچینەی کە لە ژیاندانەمەوە ڕەحمەتی لێبێ واروا کاک حەمەد سنگری و بگرە کا عوسمانی حەمەکاچی و هەموو ئەوانش کە لەگەڵ ئێمە بوون یعنی دیارە ئێمە ئەمەی کە بازەکەم بە وەجبات ئێمە لەو ناوچانە بووینوانێ لە ناوچەی پیرە مەگرون و دۆڵی جافاەتی ئەو منتیقانە ئێمە کە ینی پێشتر دیارە هەر لە دوای کارەساتی ئەنفالەوە ئێمە هاتینەوە چیای پیرە مەگرون و لەوێ جیازێکی ڕاکاڵمان دانا لە ناوەڕاستی چیای پیرە مەگرون ئەم جیازە بەردەوام ئیشی ئێمە چی بوو لەوێ ئیش ئێمە شەڕکردن نەبوو زۆرتر ئەگەر بە تووشی شەڕکردنەوە ببووینایە ئیشی ئێمە ئەوە بوو پەیوەندیەکانی شار و لەگەڵ پەیوەندیەکانی شاخ سەرکردایەتی بەیەکەوە گرێ بدەین کە ئەو کاتە سەرکردایەتی لە قاسمە ڕەش بووانە دیارە ئێمە ڕۆژانە شەوانە هەر هەفتەی شەوێک دوو شەو هاتینە خوارەوە بۆ پیرە مەگرون لەوێ هەموو ئەو نامەکانی ناو شار و هەموو ڕێخستنەکانی نەکرد بە تەنیا شاری سلێمانی بگرە ئیشارەکانی تری وەک هەولێر و کەرکووک و دۆک و شوێنەکانی تری زۆرجار هەبوو داهاتە ئێرە ئەو جیازە تقریبن وەکو سەرکردایەتیشی ناو شاری لات بوو ینی هەموو هەواڵەکان و هەموو شتەکان لێەوە دەگواسرایە بۆ دەرئەنجام قۆناغ بە قۆناغ پارتیزانەکان لە هەموو ناوچە جیاوازەکاندا وامان ینی بەرەو پێشتونی باشمان بە خۆمانەوە بیوا بوو تێکەڵاوی خەڵک بووین زانیمان زمینە سازی گونجاوە بۆ ئەوەی کە ڕاپەڕینە مەزنەکەی خەڵکی کوردستان ئەنجام بدرێ بوو پێی کە ئێمە شەوانە ئەچوینە ناو خەڵک تەنزیمەکانمان ئەبینی و هەروە کە سوکاری شەیدەکان پێشمەرگە دێرینەکان ئەوانەی بە ناچاری کە چوبوونەوە ناحکومەت و هەروە هەموو ئەو تێکۆشەرانە و هەموو خەڵکانی تریش دیارە تێگەیشتینەوەی کە میلەتەکە پڕ بووە و حکوومەت ینی ڕژێم بە شێوەیەک ینی زڵم و زۆرەکەی بە شێوەیەک ینی بڵاو بۆتەوە کە تەنانەت ئەوانەی گرتبووانێک کە ئەوانش کە لەگەڵ خودی خۆشی بوون وەکو مستەشارەکان وەکو هەموو ئەو پیاوانەی خۆش ینی خەتەر لەسەر ژیانیان بوو سیقان بۆ ڕژێمەچەرخانێکی گەورە بوو بەڵێ بەڵێ بۆیە ینی گەیشتە ئەوەی ئەم بورکانە کە ینی بگاتە ئەوەی کە بورکانەکە ئامادە بکرێت زمینە سازیەکە ئامادە بکرێت بۆ ئەوەی کە ینی ڕاپەڕینێکی سەرتاسەری ئەنجام بدرێت دیارە ئێمە لە درێژەی راپۆرتەکانی ناوشار وەکو ڕێخستنەکانی ناوشار وەکو مۆچین و توێژانە گەشتینە ئەو ئەنجامەی کەوا ئێستا راپەڕینێکی سەرتاسەری ئامادە بووە وەکو ینی گەیشتووە بۆ ئەوەی کە میلەتی کورد راپەڕینێک ئەنجام بداتوانە دیارە ئێمە هەموو راپۆرتەکانمان ئەدایەوە سەرکردایەتی و دەرئەنجام دیار بوو من بۆ خۆم ئەو کاتانە کە لە پیرە مەگرون بووم و لە مەتخەی دۆڵی جافایەتی بووم کەمە لە چیای ئاسۆز بووین بروسکەیشان بۆ کردین لە سەرکردایەتیەوە کە ئێمە قرار بوو بەدل بکرێن و بگەڕێنەوە بۆ ئێران بەڵام دیارە بروسکەیشان بۆ کردیمتیان مەگەڕێنەوە و بگەڕێنەوە بۆ منتیقەی پیرە مەگرون لەبەر ئەوە مهمەیەکی گەورەمان بەدەستەوە هێشتا بەرنامەکە بە تاوەتی نەگەشتی بۆ دەست ئێمە و ئەوانە دیار بوو ئێمە لە گەڕانەوەمان بەداخەوە لە چیای ئاسۆس لە کەلێنی لۆتەر شەید ڕزگار یاخیانی شەید بوو کە دەتوانم بڵێم یەکەم شەهیدی ڕاپەڕین شەید ڕزگار یاخیانی بووە لەبەرەوە ئێمە گەڕانەوەکەمان لە چیای ئاسۆسەوە بۆ لەبەرەوە پیرە مەگرون بە مەهامی ڕاپەڕین بوو بە مەهامی ئامادەسازی بوو بۆ ڕاپەڕین مەزنەکەی خەڵکی کوردستان دیار بوو ئەوە بوو کە ئێمە لەوێوە ئەو کاتانە کە برای بەڕێز کاک بێستون کە ماوەی مانجێک پێش ئەوە پێشتریش جەنابی کاک بێستون هەر پارتیزان بوو بەڵام دیارە مەکتەبی سیاسی بە نوێنەرایەتی خۆیان نردیان بۆ لای ئێمە وە کۆبوونەوەیەکی جەماعیمان کرد و لیژنەیەکی هاو بەشمان بەڵێ پێکێنا بەڵێ بەڵێ لیژنەیەکی هاو بەشمان پێکێنا بۆ ئەوەی ئەو لیژنە سەرپەرشتی ڕاپەڕینە مەزنەکەی دەوەری پیرە مەگرون و دوکان و بەرەو سلێمانی و بەرەو بازیان و بەرەو ناوچەکانی تریش بکاتەوە ئێستر ئەوە بوو ئێمە لێرە جەنابی کاک بێستونیش ئەوە خۆی زیاتر دەتوانێت ئەوش بدوێ لەسەر ئەوە ینی بە خۆشحاڵیەوە دیارە ئەوە بوو پرۆسەکە دەستی پێکرد و وەکو ئەوەی کاگلاوەریش باسییان کرد ئەوە بوو ئەو بورکانە تەقێوانی و میلەت ینی لە نەتائیجی ئەو زوڵم و زۆرێکە لێ کرابوو کە دەتوانم بڵێم ینی
هیچ ماڵێک نەبوو هیچ بنەماڵەیەک نەبوو کە تەسحی نەدابێت و هەمومان بەیەکەوە خەڵکی کوردستان هەموو بێکەوە بە پاڵپشتی پێشمەرگە پارتیزانەکان بە پاڵپشتی هێزی کۆماڵی بۆ خۆمان دروست بکەین ئەو راپەڕینە مەزنەی خەڵکی کوردستان ئەنجام دەست خۆش بدێمەوە خزمەت جناب بە تایبەتی لە کایی پەرلەمانی لە دوای ڕاپەڕین قسە لەگەڵ جنابتەکەم سپاس دەکەم دکتۆر بێسوون جنابەت هەم پێشمەرگەیەکی دێهین و پێشمەرگەی پارتیزان وەکو کاک عوسمان سێدەری شایەتی بووەدا و هەروەها لە دوای ڕاپەڕینیش سەرکردەیەکی سیاسی و دواتر مامۆستای زانکۆ و ئێستاش بە هەمان شێوە ینی هەم لە کایە سیاسیەکە هەم لە کایی زانکۆ و پەروەردەکردنی جیلێکی نوێ نەوەیەکی نوێ بۆ ئەم کۆمەلگایە تۆ کارێکی ڕاپەڕین توانی ڕژێمی بەعز ڕاماڵێ لە هەرێمی کوردستان و توانرا دەسەڵاتێکی کوردی خۆ بەخۆی خۆمان دروست بکرێت سەرڕای هەموو ناکۆچی و هەموو ئەو ئالانگاری قورسانی کە لە بەردەم پرۆسەی ڕاپەڕین و دروستکردنی حکوومەت و پەرلەمانی ئەو کاتەدا بوو ئەتوانین بڵین لە دوای 32 ساڵ لە ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کوردستان دکتۆر بێسوون سابوراوی هەم وەکو پێشمەرگەی دێرین هەم وەکو سیاسیەک پەیامی چییە؟ بەڵام بە کورتی بۆیە پرسیار زۆر مابالێتان بکەم کاکاوڕێ ئەم کاتتان باش و مێدم وایە ئەم کورساتە جوانە بتوانێت زیاتر و زیاتر بە ئەم پرۆژە گرنگانەدا بچێت و بە خەڵکی کوردستانە بناسێنێت هەروە سپاسی هەواڵەکانم کاکە عوسمان سێدەری و کاکە سید حەمەد جەزا و کاکە دلاوەر ڕێز و حورمەتم بۆیان هەیە و ئەوەی کە ئەمان باسییان کرد مقدمەیەکی زۆر جوان و زۆر باش بوو یعنی تێگەیشتنێکی جوانیان پیشاندا بۆ بابەتی ڕاپەڕین و هەروەها هۆڵ سۆنگەکانی ڕاپەڕین کە منیش ئەگەر با بڵین باسی بکەم ئەبێتە دووبارە بۆیە ئەم لایەنیان پێویست ناکەم من باسی بکەم لایەنەکەی تر پەیوەندیدار بە یعنی وەزعی ئێستامان و تەماشاکردنی ئێستا بۆ ڕاپەڕین و هەروەها بۆ بابەتی ڕاپەڕین دەبێت لە چ دیدگایەکەوە بێ بە تایبەتی کە جەنابەت ئاماژات بەوەدا بە بڵین بیر و بۆچوون و بە فکری ئەکادیمیانە یا فکری زانستیانە پەیوەندیدار بە مۆزوع چی بکەین ئێمە جارێ پێش هەموو شتێک ئێمە لە هەموو جۆرە قسەکردنێکماندا دەبێت ئەوەمان لەبیر بێکە ئەوەی بەدەست هاتووە بە خوێنی شەهیدەکانمان بەدەست هاتووە خوێنی شەهیدەکانی ئەم بیلەتە بە پێشمەرگە و بە جەماوەر و بەڕێخستن و بە ئەو خەڵکانی کە لە سێدارە دراون و بە پارتیزانەکان و بە هاوکاری پارتیزانەکانیشەوە جاواقعیش قسە بکەینەوەی بەدەست هاتووە کەم نییە ئەمە باسی ئەوە دەکەین دەڵێن یەکێتی نیشتمانی کوردستان 20,000 شەهیدی هەیە بەڵام من پێم وابێت تا ئەم دقەیە ئێمە لە دوای ڕاپەڕینشەوە شەهیدانی کە داومانە لەوانەیە لە 30,000 تێبپەڕێ یعنی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان خاوەنی زیاتر لە 30,000 شەهیدین هەروەکو پێشمەرگە بێزگە لەوەی کە خاوەنی ئەو هەموو ئەنفالین و خاوەنی ئەو هەموو ماڵوێرانین کە لە هەرێمی کوردستانە لە کوردستانی باشوورا ڕوویداوە لەبەرەوە هەمیشە ئێمە بە حورمەتەوە بە بێدەنگی و بە خامۆشی پێویستە لە ناو ناقی خۆماندا بەرامبەر ڕوحی شەهیدەکانمان ڕابوەستین و بەرامبەر بە لێهاتووی و جەربەزەی و قوربانیدان و خۆڕاگری کەسوکاری ئەو شەهیدانە وە کەسوکاری ئەنفالەکان لە خزمەتیاندا ڕابوەستین ئەمە وەکو مەبدەئێکی سابت ئێمە پێویستە هەموو کاتی ئەوەمان لەبیر بێ وەکو ئەوەی کە چۆن تەماشای ڕاپەڕینش بکەین لە دیدگای زانستیەکەوە ئێمە دەبێت ئەوەمان لەبیر بێ کە میلەتی کورد لە دوای ڕوخانی دەوڵەتی میدیەوە لە 2500 ساڵ تقریبان پێش ئێستاوە میلەتی کورد دائیمەن لە ڕووی دەرونی و لە ڕووی کەسێتیەوە بەردەوام لە شکاندا بووە یعنی میلەتی کورد لە دوای ئیمپراتۆرەتە گەورە کە تاکو یۆنان و بەشێکی زۆری لە ئەوروپا و لەو لاشەوە بۆ پاکستان و ڕۆژهەڵاتی ئێران و بۆ لە باکووریشەوە بۆ ئازربایجان و هەموو تورکیا و ئەوانە لە ژێر کۆنتترۆلی لێرەشەوە بەروخوار هەتاکو خواروی بەغدا و ئەوانەشە لە ژێر دەسەڵات و کۆنتترۆلی ئەو دەوڵەتی میدیادا بووە ئێمە لە دوای ئەوەوە دەوڵەتمان نەبووە لە دوای ئەوەوە کیانێکی پارێزگاریکردن لە کەرامەتی ئینسانی کوردمان نەبووە لە ئیمارەتۆکەی بچکۆلە زیاتر لەبەر ئەوە هەمیشە ئێمە لە تێشکاندا بووین وەکو میلەتی کورد ڕاستە میلەتێکی ئازا بووین بەناوبانگ بووین بۆی کە میلەتێکی ئازاین میلەتێکی نابەزین بەڵام لە هەمان کاتە کەسێتی ئینسانی کورد چ بە شەڕ چ بە غەزوی ڕۆشنبیری هەندێک لە ڕۆشنبیری منەتەوەکانی تر هێنراوە بە زۆری زۆرداری خراوەتە ناو دەماخی ئینسانی کوردەوە تێیان گەیاندوین کە میلەتی کورد نابێ بە هیچ میلەتی کورد هەمیشە دەبێت لە ڕوخان و لە ناوچوو نابێ بەڵام ئەمە پێچەوانە بوو ئەمە لێرە مەبەستم لە چییە لێرە تۆ داخلی چی دەبی داخلی زانستی سایکۆلۆژیا دەبی و داخلی زانستی سایکۆلۆژیای جەماوەریش دەبی
و لە هەمان کاتە داخلی زانستی سایکۆ سۆسیۆلۆژیا دەبی. یعنی چیست لەم حاڵەتانە؟ یعنی ئێمە داخلی زانستی دەروونناسی کۆمەڵایەتیش دەبینەوە کە ڕاپەڕین کە تەماشای ڕاپەڕین دەکەین کە تەحلیلی ڕاپەڕین دەکەین دەگەینە ئەو قەناعەتەی کە ئینسانی کورد ئیتر ئەو هەموو داڕمان و تێکشکانەی وەستاند لە ڕاپەڕیندا وەستاندی. لە ڕاپەڕیندا ئینسانی کورد هێنرایەوە سەربارە حەقیقەکەی خۆی کە ئینسانی کوردیش دەکرێت کەرامەت و شەرەف و کیان و ژیان و حڕێت و مشتەکانی پارێزراو بێ و خۆشی لە هەمان کاتە بتوانێت پارێزگاری لە خۆی بکە. ڕاپەڕین ئەمەی هێنایەوە. ئەمە ئێمە وەکو تەماشاکردنێکی با بڵێن علمی سایکۆلۆژی بۆ ڕاپەڕین و سایکۆلۆژیای جەماوەریش لە هەمان کاتە کە کاریگەریەکی بەقوتی هەبوو. بەداخەوە ئێستا لەم کاتانەی ئێستادا بەداخەوە سۆشیال میدیا بە هەمان شێوەی غەزوەکەی جاران ئەگەر بە شمشێر و بە تفەنگەوە ئەو غەزوە ڕۆشنبیریە هێنرا بێکرابێتی مشکی ئەمەوە ئێستا سۆشیال میدیا لە ڕێگای هەندێک لە کوردەکانی خۆمان لە خەڵکی خۆمان یعنی بەبێ ئەوەی کە بزانن چ غەڵەتێکی گەورە دەکەن بەبێ ئەوەی بزانن چ کوفرێک دەکەن چ تاوانێک دەکەن هێرش دەکەنە سەر ڕاپەڕین هێرش دەکەنە سەر نەتیجەکانی ڕاپەڕین هێرش دەکەنە سەر ئەتوێ بڵێ و ئەزمونە ناشرینەکەن ئەزمونەکە بۆچی ناشرینەکەن نایەنێ بۆ نەوەکانی داهاتوومان کاکە هاوڕێ بۆچی ئەم ئەزمونە ناشرینەکەن بۆ ئەوەی ئەم هەڵسانەوەی کەسێتی ئینسانی کورد دووبارە دەستم خۆش دکتۆر بێسون دێمە خزمەت جەنابێت کاک جەسا یعنی جەنابەت وەکو بەرپرسی مەڵبەندی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی منەمە ئەوە پرسم بۆ نمونە یەکێتی وەکو بەشدار لە حکوومەت وەکو بەشدار لە ینی هەر نەک بەشدار خۆی ینی بەشێک بۆ لەوەی کە خۆی ڕاپەڕین بخڵقێنێ لە هەرێمی کوردستانە اینجا لەگەڵ لایەنەکانی دیکە بەڵام ینی دوای 32 ساڵ ئەوەی کە دکتۆر بێسون ئاماژەی پێدا ینی ئەو تا ئێستا ئەزمموی حکومڕانی هەیە لە هەرێمی کوردستان ئەزمموی شۆڕژگێڕیمان هەیە ئەزمموی دەوڵەتداری و دیبلۆماسی و پەیوەندی فراوانی نێودەوڵەتی و هەرێمایەتیمان هەیە بۆ تاشی کورد تاوەکو ئێستا ینی ناڕازیە لەوەی کە ئەم حکومڕانی کە حکومڕانیشی کوردیە بە شێوشی باش حکومڕانی ناکە تەنانەت ئێمە ئەم وتانە لەسەر زاری بەرپرسە باڵاکانی ئەم هەرێمی کوردستانەوە بیسین بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ هۆکارەکەی چێ بەرپرسە لەوە بەڕاستی بەڵێ وەڵام من وەڵامی پرسیارەکە دێمەوە بەس پێشەوە حەزەکەم شارەت بکەم بە شتێک بەر ئەم هەواڵە بەڕێزانم باسی ناو بڵین هەناو هەرێم و پێزی پێشمەرگە و شتانیان کرد من ئەمەوێ بەڕاستی 32 ساڵ لەمە و پێش کە پەلاماری ئەمەماننا لە دووهەم ڕۆژی ڕاپەڕینا حەدەسێکی زۆر گەورە بوو یەکشت هەیە باسی کەم ئەم نەکە ئەم نەسوورە بەڵێ حەزەکەم بەڵێ یەکەم ڕۆژ پەلاماری سەرا و چۆچۆوانەماننا خوارەوە اینجا ئێرش پەلاماری بەڵام دووەم ڕۆژ گرتمان بەڵام من حەزەکەم حەقیقەتێک هەیە لەوانەیە کەمتر باس کرا بێ کەمتر خەڵک بیزانێ من حەزەکەم باسی کەم با بمێنێتەوە بۆ تاریخ بەڕاستی دوای ئەو کسی کە بەسەر سەدام حوسێن و دەسەڵاتەکەی هات و بەری کوردستانی دروستکەرا مامی گەورەمان مام جەلال خۆ عەفویکە چۆ دەرەوەی وڵات ئیتر خەباتێکی چڕی دیبلۆماسی بکات خۆ عەفویکە زۆر لە سەرکردەکانی دیبوو زۆر لە پەرلەمانتارانی دیبوو چوو بۆ ئەوروپا چوو بۆ ئەمریکا چوو بە دەوڵەتە عەرەبیەکان یەک گەیشتبووە قەناعەتی کولی کەوا سەدام حوسێنە ڕوخێت دوای ئەو شکستەی کە بەسەر سەدام حوسێنە هاتبوو دوو ئیتیجاه دروست بوو با من حەزەکەم من بە سەراحەت بڵێم دوو ئیتیجاهات دروست بوو ئیتیجاهێکیان پێی باش بوو مفاوەزات بکە لەگەڵ سەدام حوسێنە ئیتیجاهەکان پێی باش نەبوو ئەوی سەدام حوسێنە ڕوخێت مامی گەورەمان یەکێ بوو لەوانەی کە ئەیوو مفاوەزات ناکەین لەبەرەوەی ڕوخانی سەدام حوسێن نزیک بۆتەوە بە سوور بوو لەسەری و چەنەها نامەی نووسیوە بۆ کاک مەسعود بۆ کاک نەوشیروان بۆ هەمویان باشە کە ئەوی خۆتان حازرکەن هێزەکانتان حازرکەن جۆمێنێ سەدام حوسێن نزیک چۆن لە ئیزاکەوە پەیامی ئەیا و ئەیوبیانی زەمامژێن مامی گەورەشمان بە نووسراوەکانی هەمووی ماوە ئەوە خەڵک دەتوانێت هەمووی سەیری ئەو کتێبی بروسکە نامەکەی کاسەلاح بکە کتیایەتی مامی گەورەمان پێی لەسەرەوە داگر کە و سەدام حوسێنە ڕوخێت پێویست بەم فاوەزات ناکە ئێمە هەڵی سێنینەوە جارێکی تر تەنانەت حوارێکیش کرابوو لەلایەکی شۆ لەگەڵ سەدام حوسێن و دەسەڵاتەکەی قسە کرابێ بەڵام سەدام حوسێن ئەوە نەبێ هێز بوو یعنی توانای مفاوەزاتیشی نەما بوو بەڵام مام جەلال لەوێەوە یەک لەسەر یەک جوابی ئەنار کە ئەو خۆتان کۆکەنەوانە خۆتان کۆکەنەوە ڕوخانی سەدام مسۆگەرە ئەوە تا
ئەوە تا زۆر لە دەوڵەتە ئەوروپیەکان و ئەمریکا تەنانەت تەئیدی ئیسا معارەزەی عێراقیژەکەن ئەمە سەرکەوتنێکی گەورەیە ئەمە بۆ خۆی ڕێگە خۆشکردنە بۆ ڕوخانی سەدام حسین دۆستی نەماوە لە جیانە ناکرێت ئێمە بە پینۆپەڕۆکەین ناکرێت ئێمە ببینە هۆکارێک بۆ مانەوەی سەدام حسین و پاڵپشتی بکەین ئەمە سەروەریەکی گەورەیە بۆ مامی گەورەمان ئەمە ئەو دنیابینیە گەورەیە ئەوە ئەو تەنەبووە جوان و بەڕاستی علمیەیە کە مامی گەورەمان کردی من ئینجایم وەسەر پرسیارەکەی تۆ بەڵێ خەڵک بەو بەڕاستی بەو هینە کە بینیمان ئەو ڕژەمی ڕوخان بەو شێوازەکە و گوتم بە دەوڵەمەن و هەژارەوانێ بەلاو گەنج و ژنەوانێ ژن زیاتر ڕۆڵی ئەبینی هەموو خەڵک ئەو ڕاپەڕینی کرد خەڵک ئومێدی بەو ڕاپەڕینە زۆر بوو لە دوای ئەوە بەڕاستی کۆمەڵێک مەشاکیل هاتە پێشەوانێ ئەو کێشانی کە دروست بوو بەڕاستی هۆکارێک بوون بۆ ئەوەی خەڵک ئومێدی زیاتری پێی بوو جاران خەڵک ئومێدی تەنها بەوە بوو بە سەدام حسینوانەکەەوە نەکوژرێت لە ناو نەبرێ عیدام نەکرێت نەگیرێت تعزیب نەیرێت و ئەوانە بەڵام ئیسا خەڵک مطلبی هەیە لەم حکوومەتە مطلبی هەیە کە ئەڵێ خەڵک ئەم ڕاپەڕینە ڕاستە هەموو خەڵک کردی بەڵام خۆ ئینکاری ناکرێت کەس ناتوان ئینکاری ئەوە بکە سەری ڕمەکە یەکێتی نیشتیمانی کوردستان بوو باشە و تەنەبووەکەی کە کراو کە پێی دەرسە داگرا مام جەلال بوو و داڕێژەرەکەی لە ناو خۆیان کاگنەوشیروان بوو و ئیزاعەکەی ئێمە بوو و هەموو حیزبەکانی کەش بوون بە هەمومان کردومانە بەڵام خەڵک خۆی بەس ئەوە مای سەربەرزیە خەڵک خۆی بە ساحیبی ئەو ڕاپەڕینە ئەزانێ هیوای بۆ ڕاپەڕینە بووە ئیمڕۆ نەکرا هەموو ئەو ئومێدانەی خەڵک بهێنرێتە دی بۆیە خەڵک ئیمڕۆ ناڕازی ئەوەی ئەو شتش کە تۆ جەناوی ناڕازیە و گرەیی هەیە حکوومەتی هێنایەکەیە و پەرلەمانی هێنایەکەیە و حکوومەتیانی پەرلەمانی بەڵام بەڕای جەنابەت وەکو ینی بەرپرسیشی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان تۆ قەناعەتت دوایە کە ئەم دام و دەستگا باڵانی کێسە لە هەرێمی کوردستان هەن هەمووی لە پێناوی خەڵکا بوو لە پێناوی ئامانجەکانی ڕاپەڕی نابوو یاخود نەخێ پێچوانەکەیەتی بەڵێ ینی ئێم بەڕاستی ئەوەی من تۆ پرسیارەکەی پێشووترێت ئەو تیمەمان کەیسا لە ناو حکوومەتایە ئەوە کاقوباد و هەموو تیمەکە ئەوە بایکۆ نییە شتێک نییە ئەوە هەڵوێ زوەرگرتنە لەو حکوومەتە بەڕاستی لەو حکوومەتە کە ئیسا تاگڕەوی ئەکا ئەوە هەڵوێستی کاقوباتە وەکو سەرۆکی تیمی حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵوێزوەرگرتنە بۆ ڕاستکردنەوەی ئەو هەڵوێز وەرگرتنە بۆ ئەوەیە کەوا ئەو غەدرەی کە ئەکرێ ئەو فەرق و جیاوازی کە ئەکرێ ئێمە خێر و سەدەقەیان پێ نەکردوین ئێمە سەری ڕمەکە بووین ئێمە بووین ڕاپەڕینمان کرد ئێمە شەیدەکانمان خوێنی شەیدەکانمان شاهیدە با بێن بزانن هەموو بە هەموو حیزبەکان بەقی ئێمە شەهیدیان هەیە بەقی ئێمە خوێنیان ڕشتووە بەقی ئێمە پێشمەرگیان هەبووە حەد لە مانگی نوێ بزانە کە بەری کوردستانی هەبووە مام جەلال چەند نامی نردووە چەند بروسکەی نردووە هێزەکە کە یەکەم جار هەموو هێزەکان دەرچوون بەرەو هەولێر بەرەو سلەیمانی بەرەو هەموو شوێنەکان هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کاگنەوشیروان لە مانگی دووە لە بیدایەتی مانگی دووە بروسکەی کردوتی هەرچی ئەوانەی کە لە ئیجازەن و مۆڵەتیان وەرگرت و هەمووی بگەڕێتەوانە ئیترۆخ و ئامادەکردن بوو بۆ ڕاپەڕی باشە حەزەکەم اینجا ئێمە ڕاپەڕینمان کردووە ئێمە حکوومەت تشکیل بووە پەرلەمان تشکیل بووە ئەمە هاتوتە پێشەوانێ ئێمە مەتالیبمان هەیە کاقوباد هەڵوێستی وەرگرتووە من حەزەکەم باشە کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو جەنابە دامەژەی پێدەی و هاوڕەکانی شت ینی بۆ نمونە یەشێتی و سەرکردە سیاسیەکەی داینەمە و نەخشەدار ڕێژەی بەتاکید و دامەزرێنەری ئەم ئەزمونە دیموکراسیە بوون دوجار ینی بە هەڵوێ زۆرگرتنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانرێ ئەو دۆخی کە نەنجی تێدایە بگۆڕێت بەڵێ کە ئیمڕۆ ئێمە کە هەڵوێستمان وەرگرتووە کاقوباد هەڵوێستی وەرگرتووە مەسەلە خۆی نییە مەسەلە شخصی خۆی نییە خۆ مەسەلا ئەوەیە کە غەدرە کرێت کە فەرق و جیاوازی ئەکرێت داوای کردو کەوا موچە لە کاتی خۆیان هەموو 25 مانگێک بیرێت داوا ئەکا کەوا هەموو واریداتی نەوتی و غێر نەوتی بخرێتە سنووقێکە و لێ بە عەدالەت تەوزیع کرا بەپی پێویستیەکان تەوزیع کرێت کاقوباد ئەم هەڵوێستەی وەرگرتووە ئەم هەڵوێستەش بەردەوامە بێت و بەڕاستی داوە کە خاڵێکی کە داوایەکە داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەین هەڵبژاردنێکەوە خەڵک بە ئازادانە بتوانێت ڕێی خۆی بات نوێنەری خۆی هەڵبژێرێت نەک بە تەزویر و بەملاو بەولاکە ئەمە بازەکەین کاڵێن هەڵبژاردنێکی پاک و بێگرت بۆ هەموو لایەکمان باشە و بۆ ئەوە بۆ هەمومانە و بۆ هەموو پێگاتەکانی بەڵێ دەسەکانە خۆش کاک لەوری حاج عوسمان جەنابەت وەکو
پێشمەرگەیشی دێرین ینی بۆ نمونە ئێمە لە دوای ڕاپەڕین ینی هێزی پێشمەرگی کوردستان وەکو هێزێکی تا ڕادەیەک نظامی لێ هات بەڵام لە دوای ساڵی 2023 ینی هێزی پێشمەرگی کوردستان پێی نایە قۆناغێکی جیاوازتر لەوەی لە ڕابردوو هەبوو و کۆمەڵێک ینی شەڕی گرنگی کرد کە بۆ پاراستنی خاچی هەرێمی کوردستان و ناوچە دابڕێنراوەکانی هەرێمی کوردستان بوو پێ دوایە ئەوەی کێسە دەگوزارێت ینی لە دوای 32 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان هێزی پێشمەرگی کوردستان کە تاوەکو ئێستا یەکی نەگرتوتەوە سەرکردە سیاسەکانیش داوای یەگرتنەوە یەکەن پێ دوایە ماتوانین هێزێکی نیزامی تۆپەمان هەبێت کە پارێزەری ئەم دەستکەوتانە بێت و دەستکەوتی زیاتر بۆ خەڵک بەدەستبێنێ من پێم وایە ئەگەر حیزبایەتی نەکەین ئەتوانین هەموو شتێک بەدەستبێنین ئێستا بۆچی خەڵک ناڕازیە لەم دەسەڵاتی ئێستا لە کوردستانە هەیە سیرەکەی دێهاتە بووە پێش ئەنفال مەکتەبی تیا بووە خەسەخانی تیا بۆ جادێ قیری هەبووە کارەبای هەبووە بەڵام ئێستا بە دیار چراوە شەو ڕۆژەکەنەوە ینی نەیانتوانیوە خزمەت بە هیچ شتێکی ئەم وڵاتە بکەن ئەوەی کە حیزبایەتی کراوە خزمەت گوزاری نەکراوە وەکو وشیش هێزی پێشمەرگە ئەگەر هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە لەسەر بەرنمەیەکی زۆر باش کەم و پوخت کە هێزێکی جەنگاوەری باش بێت بینیمان ئەمریکیەکان لەو پەڕی دنیا و بە 200 کەس و ئاهاتن شتەکانیان چاکە کرد بەڵام ئێستا تۆ لەم کاتە باز لە 150,000 هێزی پێشمەرگە ئەمە زۆری بۆری و میزانێکی زۆری ئەم وڵاتەی پێوە کوژیت و کە ناتوانانی نیکەیت و ئەبێ ئێستا لانی دەسەڵات ئیتر یەکێتیە پارتیە گۆڕانە کێ هەرچێکە بیر لەوە بکەنەوە ئیتر خزمەتی ئەم وڵاتە بکەن بینیمان سەدام حوسێن 300 کۆشتیە بوو بەڵام لە هەفتەیەکە خاپور بوو بینیمان سەدام حوسێن هەر لە کوردستانەکەی خۆمانە ساڵی 91 زە لە 350,000 بەس چەکداری کوردیە بوو بەڵام هەر چەکدارە کوردیەکان لەگە خەڵکە پەلاماریانە و ڕوخاندیان دا لەبەرەوەی ئێستا ئەم حکوومەتی هەرێمەی ئێمە ڕاستە خەلەلی هەیە خەلەلی زۆریشی هەیە بۆ ئەوەی بەرەو ڕوخان نەڕوە بۆی بە پایەکانی قاینترکەین پێویستە ئیتر لەمەولا کۆمەڵێک من ئێستا خۆم شخصی خۆم لەم کاتە وازم لە زۆر شتی سیاسی هێناوە وازم لە حیزبایەتی هێناوە بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەم چەند ساڵی پێشووە لەسەر پاکێژەکانی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی هەنگاوی بنایە لەسەر هەندێک بەرنامەی ڕەوانشاد کاگنۆشتوان کۆمەڵی بەرنامی هەنگاوی بنایە ڕەنگە ئێستا ڕۆژ بەم ڕۆژە نەگەیایە ڕەنگە بتوانرایە زیاتر خزمەتی جەماوەەر بکەیت ئێستش ئەتوان بە شەڕی نمونەوەی بیکە پێ دوای ڕاپەڕینێکی چاکسازیمانەوێت کاکداوەر زۆر زەروریش زارورە بڵێ تاوانەوەژە بە سەرکردە سیاسیەکان و حیزبەکان بیکەن بەدڵنیایە من پێم وتی شەڕی نمونەیە یعنی ڕاپەڕینێکی چاکسازی کە تۆ شەڕی نمونی لەناو خۆتا کرد لە خۆتۆ دەستی پێ کرد هەچ کەسەوە لە خۆی دەست بکە بە چاکسازی لەناو خۆیان گرنتی هەڵبژاردن و گرنتی بردنەوەی هەڵبژاردنە دەست خۆش کاکداوەرجانێ مخزن کاکوسڵام جنابەت پەرلەمانتاری و لە لێژنەی پێشمەرگەشی ئێستا ینی ئێمە پێویستمان بەوەیە کە ئەزمموی پەرلەمانیمان لە دوای 32 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان زیاتر تۆکمە و پتەوتر بکەین بۆی کە هەم دەستکەوتەکانی ڕاپەڕین بپارێزێ هەم ڕاپەڕینێکی چاکسازیش بکەین لەو بوارانەی کە تا ئێستا هەموو حیزبە سیاسیەکان و حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانێت بیکات ئومێدی چیتان هەیە لە پەرلەمانی کوردستان بۆی کە دوای 32 ساڵ لە ڕاپەڕین ئەو قۆناغە سەختە جارێکی دیکە بەڕێکینەوە بە هەمومان و هەرێمی کوردستان بگەینە کەناری ئارامی واللهی تەبعەن دیارە برادرانیش زۆر لەسەر ئەم بابەتە قسەیان کردووە لەسەر زۆر بابەتەکان بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە ئێمە تا نێتی خۆمان باش نەکەین تا نێتی لاەنە سیاسەکان یان تا ئیرادەی خۆمان لەگەڵ یەکتری ساف نەکەین ناتوانین هیچ شتێک بکەین لەبەرەوە بەداخەوە تا ئێساکانە ئەوەی من دەیبینم ئیرادەیەکی پێویست نابینم بۆ ئەوەی کە ئیرادەیەک بێ بتوانین هەموو هێزەکانمان یەک بخەین و هەموو ئیرادەی سیاسیمان یەک بخەینەوەوانە تا ئێستا ئێمە ئەوە دۆخەکەیە کە دەیبینین و ئانە با ئەمە برادران باسییان کرد کاک جەزا و برادران لەبەر ئەوە زۆر بەداخەوە ئەوەی کە دەگوزارێت پەرلەمان دیارە ئێمە پەرلەمانێک نین وەکو پەرلەمانی ئەوروپا و وڵاتانی تر بتوانین ئەرکەکانی خۆمان وەکو پەرلەمانتارێک جێبەجێ بکەین تا ئەم دقەیە ئێمە ینی هەر یەکە هەر کوتلەیەک سیاسەتی حیزبەکەی خۆی جێبەجێ ئەکات سیاسەتی حیزبەکانی خۆشمان چۆنە ئیرادەی سیاسی حیزبەکانمان
لەو کاتانە ئەگەر یەکە ئەوە پەرلەمانیشی تەوحید و یەکگرتووە و دەتوانێت یاسای باش دەرکا و دەتوانێت کاری باشکە خزمەتی باشکە لەبەر ئەوە بۆیە من پێم وایە دەبێت ئیرادەی سیاسی لایەنە سیاسیەکان و خەڵکی کوردستانی یەک بخێت بە یەک ئیرادەوە ئێمە ڕوبەڕووی هەموو ئەستەنگەکان ببینەوە ئەو کاتانە کە ئیرادەمان یەک بووە بۆ نمونە باسی زمانی بەرەی کوردستانی ئەەکەین توانیمان ڕاپەرنی مەزنەکەی خەڵکی کوردستان ئەنجام بدەین و دوای ئەوە لە پرۆسی ئازادی عێراق بە یەک ئیرادەی سیاسی توانیمان ببین بە پردی پەیوەندی عێراقیش ڕزگار بکرێت بەهۆی ئێمە بۆی کوردستانەوە و هەروەها هەموو شەڕی داعش ئیرادەی خۆمانیە کەس بە یەک ئیرادەوە توانیمان ینی هەموو ئەو هێرشە ناڕەوانی کە دەتوان بڵێم شەڕی هەموو گیان بوو ڕوبەڕووی ئێمە بووە ئەم ئیرادەیە توانیمان ینی ئیرادەی بەرابەرەکەمان تێک بشتێنین بەڵام بەداخەوە ئێستا هەز دەکەم ئیرادەی سیاسی لایەنە سیاسیەکان ئیرادەکە لە ئاسی پێویست نییە ئێستاکانە لەبەر ئەوە بۆیە من لێرەوە داوام لە لایەنە سیاسیەکانەیە کە ئیرادەی سیاسی خۆمان یەک بخەین بۆ ئەوەی کاری زۆر گەورەمان وایە جەنابەت ینی قسەیەکی جوانت کرد گوتت ئایا ڕاپەڕین ئامانجەکانی خۆی مەهامەکانی خۆی پێکاوە ئەگەر تۆ لە من بپرسی من دەڵێم نەخێر بەشێکی پێکاوە بەڵام بەشی هەرێک گەورەی ماوە خەباتی ئێمە بە درێژایی مێژوو لە پێناوی کەرکک بووە لە پێناوی ناوچە کێشە لەسەرەکان بووە کە تا ئێستا بەداخەوە ئەوە تا جوتیارەکانمان لەوێ دەردەکرێن ئەوە بە شێوەیەکی تر تعریب دەستی پێکردوێتەوە لەبەر ئەوە بووە ئێمە نەمانتوانیوە وەکو ینی ئەو با بڵین ڕاپەڕینە گەورەی کە ئەنجاممانداوە ینی دەبواە بیتوانانی ئایلانی کەم 90 ئامانجەکانی ڕاپەڕین ئەنجام بدرایە کە بەداخەوە دەتوانم بڵێم تا ئێستا ئەگەر 150 زیاتری ئەنجام نەداوە لەبەر ئەوە بۆیە پێویستیمان بەوە هەیە ئێمە بتوانین بە ئیرادەیەکی یەکگرتو ڕوبەڕووی هەموو ئەو سنگانە ببینەوەکە ئێمە بەڕاستی وەکو برادران کاکلاوەر باسی کرد باسی شەڕی ناوخۆی کرد باسی هەموو ئەو کێشانەی کرد کە ڕوبەڕووی هەرێمەکەمان بۆتەوە ئێمە هەتا ئێساکانە بەڕاستی دەستی وڵاتانی دەوروبەر لە ناو کوردستاندایە بەداخەوە کە ینی ئەمە کاریگەریشی زۆر گەورەی هەبووە لە کاتێکدا کە ئێمە ئیرادەکانمان یەک دەبێت و بەداخەوە دەوڵەتانی دەوروبەر جارێکی تر دەزەخەنە ناو لایەنە سیاسیەکان و کۆمەڵێک کێشە و مەشاکیل وەک ئەوەی کە ئێستا هەیە کە ئێساکانە ئەوەی کە دەگوزارێ بەداخەوە ینی هەموو خەڵکی کوردستان ئێساکانە نامرتاحە خەڵکی کوردستان هەست بە ناسە قامگیری ئەکا هەست بەوە ئەکا لایەنە سیاسیەکان کە هەرێکە ئیرادێکی جیاوازی هەیە ئیرادێکی یەکگرتومان نییە بۆیە پێویستیمان بۆ هەیە جارێکی تر وەکو ئەوەی کە باسم کرد بە ئومێدی ئەوەی کە ئێمە بتوانین ئەو ناوچە کێشە لە سارانەش جارێکی تر بجێڕینەوە بۆ چوارچێوەی هەرێمی کوردستان ئەمە پێویستی بە ئیرادێکی یەکگرتو هەیە ئەو مافانەمان کە لە بەغا کە لە حکوومەتی ناوەندی پێویستە بە تایبەتی بە پێی دەستور ینی بۆ نمونە وەک باسمان کرد مادەی 140 هەموو مادەکانی ترکە جێبەجێ نەکراون ینی ئەمە هەمووی پێویستی بە ئیرادەیەکی یەکگرتو هەیە لەو کاتانەکە ئیرادەی ئێمە یەکگرتو نییە بەڕاستی دوژمنەکانمان باشتر بێنە ناومانەوە و باشتر دەتوانن تەسیرمان تێ بکەن و باشتر دەتوانن درز لە نێو ماڵی کوردیدا باشتر دروست بکەن دەست خۆشکار وسماجە دکتۆر بێسون ینی ئەمە وەکو دواپرسیار بۆ بەڕێزت دواتر دێمە لای ینی میوانە بەڕێزەکان بە کورتی پەیامی خۆیان بگەێنن جەنابەت هەم ینی وەکو پێشتر وتم سەرکردەیەکی سیاسیت هەم مامۆسای زانکۆیت لە ناوەندی گرنگی خوێندن و پەروەردەکردنی نەوەیەکی نوێی بۆ ئەم وڵاتە چۆن نتوانین ئێمە هەم متمانە هەم ئیرادە وەکو کاکسوان ئاماژەی پێداوەکو برادرانی دیکەش ئاماژیان پێدا هەم لە نێوان گەنج و سەرکردە سیاسیەکانمان هەم لە نێوان گەنج و ئەو ئەزمونەی کە هەیە لە دوای ڕاپەڕین و لە ئێستاشدا کە ئێمە ینی ئامانجمانە بگەین بە کۆمەڵە دەستکەوتی دیکەی گرنگتر دروست بکەینەوە بەڵام بە کورتی پێم بڵێ سپاس دەکەم ئەو قسەی کاک عوسمان باسی کرد منیش ئەمیز بە نوعێکیکە ئەوە دەربڕم ئەوەی کە عوسمان وتی پێکای دەست خۆش بێ زۆر باش بوو ئێمە دەگەڕێنەوە بۆچی دەگەڕێنەوە بۆ پێناسەی ڕاپەڕین دووبارە ڕاپەڕین دوو پێناسەی هەیە یا دوولایەنەیە ڕاپەڕین لایەنێکی ینی بریتە لە شۆڕشکردن بەسەر بارودۆخی دەرەوەدا یعنی بریتە لە شۆڕشکردن بەرامبەر بە بیئەی دەرەوە بەرامبەر بە ژینگەی دەرەوە ئەو ژینگە سیاسیە خوێن ڕێژیە دوژمنکاریەی کە هەبووە لە دەرەوەی کۆمەڵگەی کوردەواری و خۆی زاڵ کردو بەسەر کۆمەڵگەی کوردەواریە ڕاپەڕین ئەوە لایەکیانی بۆ بەڵام لایەکی تری ڕاپەڕین کە ئەوە هەمیشەیە و بەردەوام دەبێ
بریتێ لە ڕاپەڕین بەسەر ناخی خۆمانداوە بریتێ لە ڕاپەڕین بەسەر هەموو ئەو نەریتە خراپانەی کە کورد هەیەی لە ناو خۆیدا پەیوەندیدار بەوەی کە کاک عوسمان باسی کرد کە ئیرادەکە یا بڵین ویستی خۆمان یا بڵین قەنەعەتی خۆمان وەکو میلەتێک چۆن وا لێ بکەین کە یەکدیگیر بین و خاوەنی ئەو فکرەیە بین کە یەکترمان بوێ ئێمە چۆن دەتوانین بگەینە ئەوەی کە یەکترمان بوێ تا نەگەینە ئەو حاڵەتە کە هەمومان یەکترمان بوێ من پێم وابێ کێشەی ئێمە وەکو کێشەی میلەتی کورد کە ئە وڵاتانی دنیاش بەداخەوە ئەو تعریفە خراپەمان بۆ دەکەن کە لە بینی خۆماندا ڕێک ناکەوین لە بینی خۆماندا ناتوانین بگەینە قەنەعەتێک کە یەکێک بە هەمومان بە کەسێک رازی بین مەسەلەن باز لەوە دەکرێت 5 کورد بەیەکەوە کۆ ببنەوە ئەگەر داوای ئەویان لێ بکرێتیان ببێ بە مەسئولی ئەوکانی کە لە بینی خۆیانە ڕێک ناکەون کامیان بێ بمەسئول ئەمە کێشەیەکە لە نەفسیەتی ئێمەدا بریتێ لە ئەو حاڵەتە کۆنەی کە پەیوەندیدار بۆ پێشووتر بەشکاندنی کەسێتیمان بۆ وایان لێ کردوین کە لە ناو خۆماندا ئێمە کەسێتی ئینسانی کوردیان ئەوەندە شکاندووە ئەوەندە لە ناویان بردووە کە کەس لەنی اعتماد و متمانەی بە کەسەکانی کە نەبێ ئەمە بۆ کەشی تا ئێستا بەردەوام ئێمە بەڵێ ئەمە بۆ بەنەری تێک چووکە بە سەدان ساڵ ئەمەیان بەنامر بە ئێمە کردووە ئەمە لە ناخی ئێمەدا چەسپیوە ئێمە دەبێت هەستی پێ بکەین دەبیدۆزین قۆناغە تێپەڕین ئێمە بەڕاستیانی دکتۆر بێسوو پێویستمان بە شۆڕشێکی بەردەوام هەیە بەسەر خۆمانە بەسەر ئەو حاڵەتە ئەو قۆناغا مەرج نییە تێپەڕێندرێت چونکەم قۆناغێکی بەردەوامە بووە تایە بەڵام دەکرێت تۆ بیکەی بە یعنی فترە بیکەی بە ینی پارچەیکەی هەر جارە تۆ چارەسەری پارچە کەمتر لە 30 سانیە سپاس دەکەم دوا پەیامیشەم ئێمە مێژووی ڕاپەڕین و مێژووی میلەتی کورد و مێژووی خەباتی یەکێتی نیشتمانی کوردستانیش ئەگەر بڵین پێویستی بە نووسینەوە هەیە بۆیە ئێمە هەموو جارێ لە مقابلەکانمانە لە مناقەشەکانمانە دووبارە باسی ڕاپەڕینەکەینەوە چۆن هاتووە لەبەر ئەوەی هێشتا بە مەزبوطی ئیفادەمان لێوە نەگیراوە لە شوێنێکی دیاریکراوە کە ئەمانە بنووسینەوە یا خۆمان بە تەواتی بابڵێ دەستمان بۆ ئەوە کرابێتەوە ئەگەر ئەفمکەی من یەک شتێک بڵم چووکە بەلامەوە زۆر گرنگە مەسەن کا عوسمان لەوە شتێکی باشی کردووە چەند بڵاوکراوەیەک چەند کتێبێکی لەو بابەتانەی هەیە کە داخلی نووسینەوە ئەم مێژووە دەبێت من داواکارم لە جەنابیشت و لەم هەواڵە بەڕێزانە و لە هەموو ئەوانش کە مێژووی یەکێتی نیشتمانی کوردستانە لەلایە ئێستا ئێمە لە مەکتەبی گەشە پێدانی بیر و هوشیاری بۆردێکمان هەیە بۆردی ئەرشیف و مێژوو دەکرێت پەیوەندی بە خەمینەخان کەن کە ئەندامی سەرکردایەتی و مەسئولی پەیوەندی بە ئێمە بکەن بار کەسێکمانەوە ئێمە دەتوانین شوێنیان پیشان دەین بۆ ئەوەی مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان خەباتی یەکێتی بەڕاپەڕینەوە لە کۆنەوە هەتاکو ئێستا لەوێ ئەرشیفبەندی بکرێ بنووسێت دەستخۆش دکتۆر کاک عوسمانجان زۆر بە کورتی سوپاس دەکەم من لێرەوە داوام لە تەواوی لایەنە سیاسەکانی کوردستان هەیە ئەگەر خەڵکی کوردستان نەبێت ئەگەر ئەم هەرێمە نەبێت هیچ کەس نەپلە و پایی دەبێت و نەمەکانەتیشی دەبێت و نە حکوومەت و نە پەرلەمانی جامووی بەوەی ئەم میلەتەوە ئێمە ئەمەمان دەستکەوتە بۆیە من لێرەوە داوام هەیە لە تەواوی لایەنە سیاسەکانی کوردستان کە بەرژەوەندی گەلەکەمان بەرژەوەندی میلەتەکەمان بخەینە سەر و بەرژەوەندی لایەنە حیزب سیاسیەکان کاکسیجدا زۆر بە کورتی لە یەک دێڕە بەڵێ من پەیامەکەم ئەو پەیامە جوانەی کاک باڤێڵ تاڵەبانی بوو کە لە 5 مانگ لە دەواازەی ڕاپەڕین وتیەوە دەستم درێژەکەم بۆ هەموو حیزب و لایەنەکان بۆ ئەوەی هەمومان ئاشتەوایی بکەین و هەمومان پێکەوانە پێکەوە بین و بە پێکەوەی ئەتوانین هەموو شتێ بکەین ئەو پەیامی کاک باڤڵ جەلات تاڵەبانی لە 5 مانگە لە دەواازەی ڕاپەڕین پەیامێکی زۆر جوان بوو هیوادارم لەلایەن هەموو حیزبەکانەوە بە تایبەتی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بیسیجابەی هەبێت و ئەو دەست درێژکردنەی دەستەکان زۆر جوان بوو سپاس دەکەم کاک داورجان فەرموویان من پەیامێکم هەیە بۆ بە تایبەتی هەردوو حیزبی دەسەڵات کە ئێسەر دەسەڵاتان دیکتاتۆری حیزبایەتی نێڵن بیکەن بە دیموکراتی و خزمەتگوزاری حیزبایەتی بۆی تر میلەتەکەمان نەفەسێکی باش هەڵمژێ وەکو 1966 900ەکەی بۆی UN و هەشتاکەی بۆ حکوومەت و شەشەکەی بۆ میلەت بێ بە ئەمان هەمووی بۆ میلەت بێ زۆر سپاس بۆ کاک لاوری حاجی عوسمان سپاس بۆ کاک جزای سید مەجید سپاس بۆ کاک عوسمان سێدەی سپاس بۆ دکتۆر بێسون ساوراوی سپاسانەکەم کە ئەم شەو حوتی سێ ئێمە لە مۆزەخانی شمانی ئەمە سوورەکەین یادی ڕاپەڕینی شاری سلێمانی و هەروەها ئەو ڕاپەڕینە پڕشکۆی گەلی کوردستانماگرەوە زۆر سپاسانەکەم حوتی سێ 2023 دەستخۆش مێژوێکی جوانە بەڵێ بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ